بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچێکن سلااوان لێبێ خۆشحاڵم جارێکی دی لە پرۆگرامی بۆ هەمووان با ئێوەی هێژا شاد دەبمەوە دەمێ باز لەوە بکەین ئەمجارە لە پرۆگرامی بۆ هەمووان سەبارەت بە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان کە مشتومڕێکی زۆری میدیایی و سیاسی لە گۆرەپانەکە لەسرە بە میوانداری بەڕێزان دکتۆر ئارام برادۆستی بەڕێوەری گشتی لە کۆمسیۆنی هەڵبژاردن هەروە کاکۆ گرچەتۆ سەرۆکی تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردن لەگەڵ بەڕێز ئەکەد مرات ئەندامی دەستەی ڕاگەیانی بزنەوەی ئاشوور زۆر بەخێر بێن سەر چاوان دیارە ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە ڕووی سیاسی و کردەیەوە بەبێ بەشداری پارتی دیموکراتی کوردستان و وەک هێزێکی زۆری نەو سەرەکی لە هەرێمی کوردستان مەحاڵ دەبێت. پێشتر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەبێ ڕکابەرەکەی کە دەگوترێت یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕێوە نەچووە بەشداری هەردوو لا بووە. ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بەشدار نەبێ و لە حکوومەت نەبێ شڕوو دەدات هەمووانە دەکەینە هەوێنی گەنگەشەی ئەم جارەی پرۆگرامی بۆ هەمان دووبارە زۆر بەخێر بێن سەر چاوان. کاک دکتۆر با لە جەنابەت پرسیار بکەم پارتی بۆ ئەو بڕیارەیدا بەشداری لە هەڵبژاردن نەکات؟ بەڵێ بێگومان ژینگەی هەڵبژاردن ژینگەیەکی تایبەتە و ئەم ژینگەیە بەستراوەتەوە بە کۆمەڵێک بنەمای نێودەوڵەتی وەکو ئازادی وەکو دادپەروەری وەکو متمانەکردن بە پرۆسەی هەڵبژاردن وەکو شەفافیەت و ڕوونی لە پرۆسەی هەڵبژاردن و ئەگەر بە دوواداچوومان کردبێت لە سەرەتای دەڕبڕینی هەڵوێستی پارتی بەرامبەر بم بارودۆخوا بەرامبەر بە ژینگەی هەڵبژاردن بەرامبەر بەو گومانانەی کە هەیە لە پرۆسەی هەڵبژاردن بینیمان لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو کاردانەوانەی کە هەبوون هەمویان پێداگیریان لەسەر ئەوە دەکرد کە دەبێت پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەک بێت بە ئازادی ئەنجام بدرێت و دادپەروەری تێدا هەبێت و شەفاف بێت و متمانە پێکراو بێت و ئێمە بەڕاستی پێتوان وایە ئێستا ئەوەی کە بڕیارە چەند لایەنێک پێداگیری لەسەر دەکەن بەبێ هەڵبژاردننی کۆتاکان شەفاف نییە دەستکاری کراوە من پێم وایە کەم و کوڕی لەو چوار بنەمایەدا هەیە کە من ئاماژەم پێکرد جارێ بەر لەوەی ئێمە بینە سەر بنەمایەکان بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئێمە هەم لە دەستوری عێراق و هەم لە یاساکان بە تایبەتی ئەو یاسانەی کە سروشتێکی سیاسیان هەیە ئێمە کۆمەڵێک مدەمان هەیە مدەی بۆ نمونە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە کوردستان تەڵان و مدەی پەرلەمانی کوردستان مدەی ئەنجومەنی پارێزگاکان ئێمە دەبوایە لە ڕابردووەوە زۆر ڕێزمان لەم مدە قانونیانە گرتبایە لێ نەگەڕابین بە هیچ شێوەیەک ئەم مدانە تەجاوز بکرێتە سەریان و واتە تێبپەڕێندرێن درێژ بکرێنەوە ئەگەر بڕیارە 4 ساڵ بۆ پەرلەمانی کوردستان دابدرێت دەبێ بەر لەوەی 4 ساڵەکە تەواو بێت وەکو ئەو ڕێکارانەی کە لە یاسای هەڵبژاردن هاتووە ئامادەکاری بکرێت هەڵبژاردن ئەنجام بدرێت بە هەمان شێوە ئێمە کۆمسیۆنی هەڵبژاردنمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئێستا بەشێک لە گرفتەکان لە نەتیجەی کارانەبوونەوەی کۆمسیۆنی هەڵبژاردنەوە بووە دەبوایە کۆمسیۆنی هەڵبژاردن و ئەرکی پەرلەمان بوو بەڕاستی لە کاتی خۆیەوە چالاک کرابووە ئەنجومەنی پارێزگاکان تر بەم شێوەیە ئەوانەمان بینی کە پێشتر پارتی زۆر پێداگیری دەکرد لە کاتی خۆیدا هەڵبژاردن بەڕێوە بچێت هەندێک لەلایەنی دیکەی سیاسی ڕەتیان دەکردەوە بیانویان دەهێناوە ئەدی بۆ ئەوە دەڵێکی ئینجا بەڕاستی ئەمە پرسیارێکی لە جێی خۆیتی من ئەم پرسیارەوات کرد کە هەندێک بگەڕێمەوە بۆ دواوە بەر لەوەی ماوەی ئاسایی پەرلەمانی کوردستان تەواو بێت لە هەرێمی کوردستان دوو ئیرادە دووویست هەبوو بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئیرادەیەک لەگەڵ ئەوە بوو کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆی بکرێت و دام و دەستگا دەستوری و یاساییەکانی هەرێمی کوردستان شەرعیەتیان بۆ نوێ بکرێتەوە بەڵام لە بەرامبەردا ئیرادەیەکی تر هەبوو کە دەیویست هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دوا بکەوێت و ئەم ئێرادە ویستەی کە دەیویست هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دوا بکەوێت خطواتەکانی یاخود هەنگاوەکانی دابشکرا بۆ سەردوو قۆناغ قۆناغێکیان بەر لە 35 2023
مێژووی یاخود ڕێککەوتی دەرکردنی بڕیاری دادگای فیدراڵی دەربارەی نادەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان طبعاً ئەمەش بە چەند هەنگاوێک بوو بۆ نمونە یەکێک لە هەنگاوەکان ئەوە بوو کە وەکو ئیشارەتم پێدا کۆمیسیۆنی هەڵبژاردن لەمپەری خراە بەردەم و ئەکتیڤ نەکراوە ساڵک نەکراوە مەبەستم ئەنجومەنی کۆمیساران کە ئەنجومەنی کۆمیساران ساڵک نەکرێتەوە بێگومان دەبێ تۆ لە هەرێمی کوردستان پەنا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ببەی بۆ ئەوەی هەڵبژاردن بۆ ئەنجام بدات و لەمپەری دووەم ئەوە بوو کە لە ڕێگەی دانوستاندنەوە لە ڕێگەی کۆمەڵێک پرۆژە تەقدیم کرا بۆ ئەوە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە ئەمە شتێکی باش بوو بەڕاستی لە بنەڕەتدا بەڵام وەکو ئامانس لە پێشکەشکردنی پرۆژەکان هەمووی هەدەف ئەوە بوو کە ئەم بڵێم یاریکردنێک بوو بۆ ئەوەی مماتەڵا بەم کاتە بکرێت تاوەکو نزیک دەبینەوە لە چی نزیک دەبینەوە لە کۆتایی هاتنی ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەنجومەنەکە کاران نەکرێتەوە ئێمە تووشی بۆشاییەکی یاسایی و دواتر ئێمە بینیمان بەڕاستی محکمەی ئیتحادی بڕیاری دەرکرد کە بڕیاری دەرکرد بڕیارەکەی بە ئەثەرێکی ڕەزعی بوو بۆیە هەموو ئەو بڕیار و هەڵوێستانەی کە پەرلەمانی کوردستان لە خلالی ماوەی درێژکردنەوە گرتبوویە بەر بە نادەستوری لە قەڵەم درا ئینجا هەنگاوەکانی دوای ئەمە بۆ ئەوەی دووبارە هەڵبژاردنەکان دوا بخرێ بۆ مەبەستێکی دیاری کراو تاوەکو هەندێک لایانی سیاسی لە هەرێمی کوردستان خۆیان ڕێک بخەنەوە بۆ ئەم کاتە کە مەبەست دارە بۆ ئەوی لەم کاتە هەڵبژاردن ئەنجام درێت ئیترتانە و قسە لەسەر ئەو لایەنەش بکرێکە لەستا لە دەسەڵاتە و ئیتر بیان و بدەن بەدەستەوە ڕایگشتی تۆزێک ئیتر بینیمان مەسەلەن هەڵبژاردنەکان دواخرا و دووبارە جارێکی ترپەنا بردراوە بەردادگای فیدراڵی لە ڕێگەی تانەدان لە یاسای هەڵبژاردنەوە و نەتیجە کەشمان بینی بەڕاستی هەتا حدێک دەتوانین بڵێن بەبێ ئیرادەی هەرێمی کوردستان بەبێ ویستی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان سیستەمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان گۆڕانکاریەکی بە گەورەی بەسەردەهات کە ئەم گۆڕانکاریە بەشێکی گەورەی مەشاکلەکان بوو ئینجا بەڕاستی بۆیە دەبینین ئەم ژینگەی دواتر دروستکرا لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە ئەمە گومانی زۆری لەسەر بوو ئەمە وای کرد کە پارتی دیموکراتی کوردستانەوە هەڵوێست وەربگرێت و بەڕاستی من بەسەراحەتیشەوە بڵێم حەزم نەدەکرد ئەمە بڵێم بەڵام پێم وایە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە دەلیل بە بەڵگە وەکو مؤسسەیەکی دامەزراوەیەکی دەستوری بەکار هاتووە بۆ ئەوەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان وا بخرێت کە دەڵێم یەک لە بنەما سەرچیەکان ئازادیە و ئازادی طبعاً ئازادی بۆ پارتە سیاسیەکان ئازادی بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن ئازادی بۆ دەنگدەر بۆیە ئێستا پرسیار لێرە ئەوەیە ئایا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە ئازادی هەڵسوکەوتەکانی خۆی دەکات یاخود کەوتۆتە ژێر تەئسیری بیرو بۆچوون و فکرەی پارتە سیاسیەکان لە عێراق و لە هەرێمی کوردستانەوە ئەگەرنا ئێمە بینیمان باشە بۆ کاتێک کە 18/11/2023 دیاری کرابوو هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەنجام نەدرا بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە تەنیشت هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام نەدرا چێ وەکو بڵێ حوجەی هێناوە بۆ ئەوی هەڵبژاردنەکان ئەنجام نەدرێ و دواتر وادەی سێم دیاری کرا 25/2/2024 جارێکی تر بە هەمان شێوە کۆمیسیۆنی هەڵبژاردن داوای ئەوەی کرد کە هەڵبژاردن لەو ماوەیە ئەنجام نەدرێت بە حکمی ئەوەی کە لەو ماوەیە مودەی ئەنجومەنی کۆمیسارانی بەغدا بە کۆتا دەهێنرێت بۆیە بەڕاستی من دەبینم بە شێوەیەکی گشتی ئەم هەڵوێستە کە لە کوردستان وەرگیراوە بە تایبەتی نەکتەنیا لەلایەن پارتیەوە بەڵکو لەلایەن کۆمەڵێک پارتەکانی تریشەوە لە ساڵی ڕابردووەوە ئێمە بێنیمان هەندێک پارتی سیاسی وەکو حزبی شیوعی حزبی زەحمەت کێشان و سۆسیالیست دیموکراتی کوردستان و پێکهاتەکان ئەوانە هەمویان بەیاننامەیان دەرکرد کە دژی هەندێک گۆڕانکاری بوون کە دەکرا لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمان. دەستخۆش زۆر سپاس کاک هۆگر جەنابەت بەخراوێکی تێ و ساڵانێکی زۆرە لە خولەکانی ڕابردوو و لە هەڵبژاردنەکان چاودێر بوون بەسەر پرۆسەی هەڵبژاردنەوە دوای هەمین هەڵوێستی محەممەد شایع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقکە دەڵێ هیواخوازین هەڵبژاردنێکی پاک و بێگرد و زەمینە سازیەکی گونجاوی بۆ بکرێت و لە خواستی گەلی کوردستان بێت پرسیارەکەوەیە پێ وایە ئەو هەڵبژاردنە بکرێت لە خواستی گەلی کوردستان دەکرێت یان ئەوە تا
بەکردەیی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لەژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقا لەژێر کۆنتترۆلی عێراقا یان ئەجێندای دەرەشی کەرم زۆر سپاس بۆ چاودێروی بەسەر ئەو بەڵێ بێشک بۆ تۆ بۆ بەشداربووان و بینەرانیش حقت ئەگەر دوایین پامی محەممەد شیع سوودانی با بڵێن شرۆڤەیەکی هەڵبژاردننی بۆ بکەین بەدەر لە جانیبە سیاسی و ئەوەی کە لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت هەموو هەڵبژاردنێک ئامان سێدا ئارامی سیاسیە و دائیمەن ملبەملانەی سیاسی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بەرژەوەندیە جیاوازەکانیان بە شێوەی ئاشتی خوازانە لە ڕێی هەڵبژاردن یەکلا دەبێتەوە و کۆمەلگای مرۆڤایەتی لێرە نا ئێمە دامان نەهێناوە بەگەشە سندن بە سەدان ساڵ گەیشتۆتە ئەوەی من و تۆ دوو حزبی جیاوازین دوو دیدی جیاوازمان هەیە سەنجی مەحەق لە بەینی من و تۆ دەنگدەرانن دەنگدەران یەکلای دەکەنەوە کامەمان دەکرێت بیر و ڕاکانمان جێبەجێ بکەین لە ڕێی دامەزراوە فەرمیەکان حکوومەت پەرلەمان تا دوایی محەممەد شیع سوودانی و ئێمەمانان و هەمومان ئەو حقەتە دەزانین هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بەبێ پارتی دیموکراتی کوردستان بە ئارامی بەڕێوە ناچێ و ممکنە لێکەوتەی خراپی لێکەوێتەوە بۆ هیچ گومان تێدان لە هەرێمی کوردستان کاک سەید بە دیفاکتۆ بە ئەمری واقع هیچ هەڵبژاردنێک بەبێ پارتی وێچێتی ئەنجام نادرێت چونکە لە 30 ساڵی تەمەنی حکومڕانێتی هەرێمی کوردستان دابش کراوە لە هەموو جومگەکانی لە نێوان پارتی وێچێتی ئەوان دەوڵەت بەڕێوە دەبن ئەوان دەستگاکانی ئاسایشیان هەیە تا ئێستا هێزی پێشمەرگە دابش بووە لە سەریان سەرچاوی داهاتی ئەو کوردستانە بەشێکی زۆری گرێدراوە بۆ کۆمپانیایی کە پارتی وێچێتی دایان مەزراندووە هەر ڕۆژێک پارتی وێچێتی بیانەوێت دەتوانن هەرێمی کوردستان وەکو قەوارە بخەنە مەترسی و ئەوەی بیانەوێ بیکەن ئەوەی نیانەوێ نیکەن اینجا بۆیە من ئەو تێبینیە بۆ ئەوە دەدەم حقیقەتێک هەیە دەبێت ڕوون بێ لە لای من و هاوڵاتیان ئەوەی کە شرۆڤەیەکی ڕاستەوخۆ و ڕاستەقینە بوو بارودۆخەکە دەکا لە هەرێمی کوردستان لە ئێستادا لەو قۆناغا هیچ دەرچەیەکمان غێری ئەوەی پارتی وێچێتی بکەونە ڕێککەوتن بۆی محەممەد شیع سوودانی نەبێتە وەکیل یا ناوبژیوان ئەوان خۆیان دوو بە دوو دابنیشن ڕێک بکەون کۆی ئەو پێشەچێ جەنابەت گوتت ئەوەی کاک دکتۆر باسی کرد وابەستەیە بەچی پارتی وێچێتی تا ئێستا لە کوردستان ناسنە هەڵبژاردنێک گرنتی نەبی بەواتای لە شوێنێک لە شوێنەکان کلیلەکان بەدەستیان نەبی ئێستا لە بن بپرسە پارتی دیموکراتی کوردستان هەمان ئەو پرسیاری لە دکتۆر کرد بۆچی ئەو هەڵوێستەی وەرگرت دوو هۆکاری هەیە یەکی بخاتەوە پرۆسەکە یان بەڕوونی بڵێم یەکیان پارتی دیموکراتی کوردستان لە بەیان نامەکەیدا و لەو نامەی سەرۆکاتی هەرێمیش بۆ کۆمسیۆنی ناردووە بۆ حکوومەتی عێراقی ناردووە بەڕوونی دەڵێ هەندێک قەزای هەیە مافە هەندێکیش کاری تەکنیکیە تێبینیەکانی کۆ دەبنەوەلەوە مەسەلەن هەرێمی کوردستان مافی خۆیەتی دامەزراوەکانی خۆی سەرپەرشتی پرۆسەیەکی وەکو هەرێمێک وەکو هەرێمێکی دەستوری فیدرالی دەستوری لە ڕووی فێدرالی بە دڵنیایی کەس نکۆڵی لەوە نییە کەوەی پارتی دیموکراتی کوردستان دێ بەڵام هەر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان سەبەبن ئەو دامەزراوە پەچی دەکەوێت هەر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان سەبەبن بە هاوکاری لەگەڵ حزبەکانکە کە کۆمسیۆنێک دادەمەزرێنن ئەوەی کاک دکتۆر لە بەغدا ناوی دەنێ موسەیەرە لێرە هەر حیزبیە بە تەواوی هەمووی دابش جومگەکانی هەموو دابش بووە کاتێک ئێمە هەنگاوی حکومڕانێتی و دەوڵەت سازی دەنین دەبێت بەڕوونی ئەو هەڵەیە ئەو ڕۆدەیکەین دە ڕۆژی تر ڕوبەڕوومان دەبێتەوە دوو ساڵی تر دەبێتە گرفت دەبێتە کۆسپ جارێک لە ڕیفراندۆم بە بەرپرسێکی بڵندی هەرێمی کوردستانم گوتم پڕکردنەوەی دەنگ بە ساختە کەلتورێکی خراپ بەجێ دێڵی پێی گوتمەوە فاولێکی ضروریە قۆناغێک کە دەبێت تێپەڕێ باسم لە دەستوری عێراقە باسم لە هەرێم نییە ڕیفراندۆم لەسەر دەستوری عێراق لە کوردستان لە هەر سێ پارێزگایەکەی بە ئاشکرا ئیعازرا بوو پڕیکەنەوە یعنی خەڵک نەچوو بوو هەم لە باتی دەنجانەدا گوتم ڕۆژێک دادێ ئەو فاولە ضروریە لەنگۆ دەکرێ بەڵام بە هەمان شێوە لە عێراقیش ئەوانە هیچ گومان تێدانێ لە زۆربەی جێیەکان ئەو بزمەیە عێراق سەر تا سەری عێراق هەمووی ئەوها پڕکردنەوە هیچ گومان هێزە شیعەکان ئێستا کاتێک باس لە عێراق و کوردستان دەکەین ئێستا پرۆسەیەکی هەڵبژاردن بەڕێوە بچێت لە بەغدا و لە بەسرا و لە ئەنبار و پێدوانە هەر پڕکردنەوەی و بە سندوق و حازرکراوە بە تایبەتی ئێستا بۆ ڕیفراندۆم هەمان شت لە مەناتقی تریش کراوە بەڵام قسە لەسەر چییە ئێمە کاتێک باز لە عێراقەکەی باز لە کوردستان دەکەین خۆسیما و شکلی ئەو کۆمەلگایانە لە یەکتری ئەچن ینی زۆر شتێک نیە لە عێراق زۆر باشبی لە هەرێم زۆر خراپی لە هەرێم زۆر خراپی لە عێراق باش گەندەڵی لە هەردوو لایە کێشە لە هەردوو لایە بەڵام ئێستا ئێمە قسە لەسەر ئەزمونگەراییەک دەکەین کە ئێستا ئێمە لەو قۆناغەدەین پارتی و یەکێتی هەم یەکێتی لە ڕابردوو
یەکێتی بەعلەنی لەسەر تەلەڤیزیۆن دەڵێ ئێمە 11 بە هیچ ناچین انتخابات یعنی پارتی مسبقا لە ڕێی کۆتا 11 مەقعدی دەباتەوە یعنی بەڕوونی ئەوە دەڵێ چ گرنتیەکێ بۆی زۆری پەرلەمان لە دەست پارتی نەبی بەواتایەکی تر داوای ئەو بۆچوونەی ئەو حزبە تەواو بێت هیچ گومان تێدان بە نسبەت یەکێتی لە دیدی یەکێتی تەواوە ئێستا لە دیدی پارتیش ئەوەی ڕووی داوە لە عێراق خۆت لە دیدی خودی خۆت وەکو چاودێرێک لەسەر پرۆسەکە ئەگەر لە من بپرسی و حقیقت بەڕای من کۆمەڵێک هەڵەی استراتیجی لە هەرێمی کوردستان کراوە و هیچ نایشارمەوە پارتی و یەکێتی تەحملی مەسئولیەتی ئەساسی دەکەن هێز و لایەنە سیاسیەکانیش حکومران بوون لە ڕاپەڕینەوە ئێستا جەنابەت وەکو گوتت پرسیارەکە ئەوەیە مەسەلەن ئێستا ئێمە بێ پارتی چۆن بچینە انتخابات ئەخۆ ینی بە منطق لێک دێوە نابی باشە بەبێ یەکێتیش ناتوانانی بچین لێرە دین لۆی تەشخیصێکی سەلیم بکەین و ئەو قۆناغەڕ تێپەپەڕێنین حقیقەتێکێ بەڕای من ئێستا کاتی ئەوەیە بیرمەندان یا ئەو کەسانەی کە یعنی ئەزمموی هەرێمی کوردستانیان زۆر بەرژەوەندی میلەتی کوردستانیان زۆر لەلا گرنگترە لە بەرژەوەندی تەشت حزبی 4 مەقعدت هەیە 6 هەیە مەسەلەن ئەو نمونەیە ممکنە ڕازبی بەڵام تاڵە یەکێتی نیشتیمانی کوردستان 10 مەقعدی هەبی 20 هەبی 30 هەبی هەر یەکێتی نیشتیمانی پارتیش 10 مەقعدی هەبی 30 ئێستا خەڵک دەڵێن 35 دەینی 40 دەینی پارتی 65 مەقعدیش بینی هەر لە کۆیە ناتوانانی حکومڕانێتی بکە بەبێ یەکێتی دیفاکتۆ وایە باش ئێمە حقەتە دەزانین بەڕای من زۆر گرنگی هانی پارتی یەکێتی بدەین لەم قۆناغە بەیەکەوە دابنیشن تۆمەتباریان نەکەین نەڵێن یەکێتی سەبەب بوو پێشتر انتخاب نەدەکرا ئێستا پارتی سەبەبە بەڵێ پێشتر یەکێتی سەبەب بوو ئێستا پارتی سەبەبە انتخاب ناکرێ و بە بەردەوامێتی لەم سیاسەتە بەڕێی من کە ئێستا هەیە هەرچەند ڕەوایی لەکنەوانە دەتانی لەوان بپرسیل بۆ وا دەکەن بەڵام بابەتێکی بابەتێکە دوورۆژان مەسەلەی یەکگرتووی ئەوە هەوڵێکی زۆر هەیە لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی و 4-5 ساڵی کۆتایی هەوڵی لێک نزیککردنەوە زۆر هەبووە بەڵام بەردەوام بیانووی جۆرا جۆری هیچ گومانی تێدانێت دەزانی لە بەرچ کاک سەید بەڕێی من ئێستا ڕۆلی کاک مەسعود لە هەموو کەسایەتێکان گرنگترە ئێستا لەو قۆناغا چونکە ئێمە تەجروبەمان هەیە بەردەوام حکوومەتی هەرێم زیزبوو تێدا ئۆتۆماتیکی ئەگەر سەیری هەر شاندێک و هەر وڵاتێک کەی ڕاستەخۆ لە کاک مەسعود دەڕوانن بە کونێراتی گەلی کوردستان کەس دوو دڵی لەوە نییە لە بەرچی لەبەرەوەی ئەمڕۆ لەم قۆناغە لە غیابی مامجەلال لە غیابی کۆمەڵە کەسایەتی کە توانای ئەویان هەبوو یەک بڕیاری دروستکەن دەبێت کاک مەسعود ئەو دەورە ببینی بەرپرسیارەتێکی مێژووی لەسەرا دەبێت تەنازولاتی هاوبەشە بێ من پێم وایە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازین بەوەی کاک مەسعود لەم قۆناغا ئەمبرێلا بێ بۆ میلەتی کورد لەو قۆناغا بەڵام ئەم بەرپرسیارەتە دەچێتە خانەی ئەو دەچێتە مەلعبی ئەو دەبێ ئەوانەی لە دەوروبەری کاک مەسعودن ڕۆڵ دەبینن لە سیاست ئێستا جەنابەت ئەو بەرنامەیە پێشکەشکەی دەتانی ئەو بەرنامەیە بکێ هەوێنێک بۆ تەشەنووت بۆ کێشەی زیاتر بۆ خراپکردنی ئارامی هەرێمی کوردستان دەشتانی زۆر بە باشی بەڕێوەی بی هەم دڵنیایی بدێ کاک مەسعود هەم بێ من پێم وایە ئەوانەی کە لە دەوروبەرن لە حکوومەتن لە سەرۆکاتی هەرێمن لە پەرلەمانن ئەندامەکانی مەکتەبی سیاسی دەبێت ڕۆڵ بجێڕن ئەم بارودۆخە هێورکەنەوە چونکە دەستەواژەیەک هەیە محکمەی اتحادی قەراری چی دەرکردووە قەراری دەرکردووە کوردستان بێتە 4 بازنە قەراری دەرکردووە کۆتا نەمینێ بڕوان پێ بکە من لە هەندێک شوێن لەگەڵ هەندێک بەرپرسی هەرێمی کوردستان کە لەیان پرسیوم خوێندنەوە چییە بۆ بڕیاری من ئەموت خوێندنەوەی یەکەم ئەوەی دومە سێمیانم نەدەوت لە هەندێکیان دەمگوت قەنەعەتم وایە محکمەتی هیچ دووری هەرێم هەڵوەشێنێتەوە یانی هەرێم هەر یەکە جەنابەت دەزانی ئەگەر تەعنی واریدە هەموو بڕیارێک خاباتدا بە ئەگەری هەو کوردستان واریدە ئێستا ئێمە دەزانین دوژمنی هەرێمەیمان هەیە لە ناو عێراق دۆستمان هەیە و دوژمنیشمان هەیە دەزانین لە ئاستی نێودەوڵەتی ڕۆژێ بە ڕۆژێ دۆسەی تر دێتە ئۆکرانیا فەڵەستین دۆسەی ملەتی کورد نابێتە پرۆسێک کاکەوە ئۆردوغان گەورەترین تەجروبەیە پاش ئەو انتخاباتە سەردانی جەهاپەی کرد چونکە جەهاپە ئێستا هێزێک کاریگەرە هێزێکە ممکنە لە ئایندە بۆ یەکەم جار ئاڵوگۆڕ لەگەڵ عەدالە و تەنمیە بکات لە دەسەڵات کەوابی لە سیاست دڵڕەقی نییە لە سیاست کە لە ڕەقی نییە لە سیاست مڕونەیە فەنی ممکنە ئێستا ئێمە لە قۆناغێک داین پارتی و یەکێتی ئەمن بۆ خۆم لە نووسیومە و پێشنیاریشم کردووە بۆ ئەم هەڵبژارنەی داهاتوو یوفەضل پارتی و یەکێتی بە یەک قائمە دابەزن بۆی متمانە بە یەکتری بکەن و ڕێک بکەون ئەگەر لە من بپرسی وەکو کەسێک کە ئیش بۆ دیموکراسیەتەکەم هیچ بۆ پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان من لاریم نییە لەوەی هەڵبژاردن بکری ئەو حکوومەتی هەرێمەی ئێستا و ئەم کیانە وەک خۆی بمینێتەوە یعنی گۆڕان و یەکێتی و پارتی با لە حکوم بن بۆ قۆناغێکی تر بۆ 2 ساڵی تر بۆ با دەستورێک دامەزرێنین ئێستا قۆناغێکی هەستیار هەیە کاک سەید ئەوەی کە بەداخەوە سیاستمەداریانی ئێمە
وەکو گوتم هەڵەی استراتیجیە یەکەم ئەوەیە عێراقی 2004 نییە عێراق لە تعافیە بەرەو پێش دەچی لە ناوەندی نێودەوڵەتی دەگەڕێتەوە و لە هەمووی خەتەرترچیە بە چەرچوونی تیاری سەدری عێراق ئێستا بە یەک ئاراستە حکومەکرێ یعنی ئیتاری تەنسیق کە دادەنیشن ڕەنگڕێژی بوو هەموو عێراقەکەن دەبێ ئێمەوە تێبگەین ڕاستە لە ناو ئیتاری تەنسیقی دۆستیشمان هەیە حەلیفمان هەیە بەڵام و هەمووشمان دەزانین ئێستا ئەمڕۆ لە عێراق کاریگەری بەکەمبوونەوەی کاریگەری هێزی نێودەوڵەتی بەتابەتی ئەمریکا لە منطقەکە ئێران و تورکیا ڕۆڵی گەورەتر دەبین لە منطقەکە فبۆیە ئێمە ئەمە یەکەمە دووەم هەڵەیەکی ئیستراتیجی گەورەمان دەست پێ کرد تەبعاً پاشخانی هەیە کاتێک ئێمە سەرۆکی کۆمار بۆ کووردە چوین سەرۆکی کۆمارمان بردە ناو دەنگدانی پارتی وێچێتی دوایە بردوانە ناو دەنگدانی لە ناو ئەگەر ئەمڕۆ بەربەوە نەگرین ئیستراتیجیەن دڵنیات دەکەم سەرۆکی هەرێمی کوردستانی ئایندە ئێستانە ئەوی دادێ دەبی بچین موافقەی لە بەغدا وەرگرین چێ سەرۆکی هەرێم دەبی دەچین دەڵێن سەرۆکی هەرێممان بۆ دانێن لەبەر ئەوە تکام وایە ئەو پرسە بە گەورەتر وەکو شخصی خۆم بەڵێ ئەوە ڕژبین نیم لەوانەیە ئەمن واتێکیشتم زۆر بەهێستری ئەمە ڕژبینی نیە بەڕاستی ئەو مؤشراتە ڕۆژێ بە ڕۆژ دەبینی جەنابەت تەوەقعت دەکرد یا ئێمەمانان تەوەقعمان دەکرد حەلبوسی وا لێ بکەن تەوەقعت دەکرد پەرلەمانی کوردستان هەڵبۆشێنەوە کە مۆسێکی دەستوریە پێش ئەو دەوڵەتە تازەی عێراق ئەوە هەبووە بەڵام بڕیار دەردەچی و هەمووشمان ئێستا خازەین لەو پەرلەمانی ئێمە بەرنامەی لێ دەکەین ئەندام پەرلەمانەکان و سەرۆک و جێگر هەمووی ئێستا لە ماڵێن دەوام ناکەن بە ئەمرێکی ئەو محکەمەیە کە تو پێت نامەحکەمەیە لەبەر ئەوە دەبێت پێشبینیەکان بۆ ئەوەیە حقت ڕێکی خینەوە بیر بکەینەوە لە دەرەوەی سندوق لە دەرەوەی بەس تۆ فڕدانە مەلعبی ئەوی تر بیر بکەینەوە چکە بەرپرسیارەتیمان لەسرە و پێشم وایە بەرنامەکە شەر بۆ ئەوەیە دەستخۆش دروستە با بچینە لای پێکاتەکان دیارە چەند بەرنامەیەکی کەشمان لەسەر کردو هەم وەکو کوردستان 24ش زۆر ڕووماڵی ئەو کۆتا هێنانی ئەو 11 کورسیەی کە بۆ پێکاتەکان دیاری کرابوون دوامین هەڵوێستی ئێوە وەکو پێکاتەکان کاگەکە دەمێ بزانم چی بە باش دەزانن ئایا کۆدەنگن لەگەڵ پارتی بەوەی کە مافی ئێوە بگەڕێنرێتەوە یا ئێوەژەوە تا حەسان لێ بە پێدەنجی پرۆسەکە بەڕێوە بچین ئەو کاتتان باش باشتر بەخێر سوپاس بۆ ئەم دەرفەتە بە حقیقت بابەتی کۆتە بابەتێکی گرنگ بوو لە کوردستان لە دوای ڕاپەڕینەوە و دەنگێکی گەورەی هەبوو لە ئاستی دنیا و یەکەمین هەڵبژاردننیش هەر هەمومان دەزانین کە هەڵبژاردنێکی تا ڕادەیەک خاوێنی تیا بوو و توانیان بە دەنگی خەڵکی کۆتە جەماعەتی کۆتە هاتنە سەر پەرلەمان بەڵام جێگای داخە لە دوای ئەو هەنگاو کرا کە ئەو کۆتەیە ببیتە بەشێک لە هەندێک لە حزبەکانی دەسەڵات و ئەمەش زۆر ئاسان بوو بۆ حزبی دەسەڵات چکە هەموو شتەکانی بەدەستە ئەتوانێ تەسیر بکاتن لە کۆتە و ئەو کەسانەی کە دێنە سەر دێنەشادی بۆ وا بیر نەکەنەوە مەسەڵەن ئەو حزبانی دەسەڵات بابرین با بەڕوونی بڵێن پارتی دایما گرنگی بە پێکاتەکانداوە بۆیە کاندیدی هەبووە لە ناویان یان خەڵکی خۆی هەبووە یان بۆ ئەوها بیر نەکرێتەوە ئێوە گرنگیدان نییە بە حقیقت خۆی کۆتا طبعا ئەوها بە بەتالی نەهات چکە بزوتنەوەی ئاشووری بەڕاستی لەگەڵ حزبەکانی تر لە چیا بوو و دژی ڕژێم بوون و هەوڵی ئەوەیان دەکرد کە بتوانن ئەوانش وەک نەتەوەک بژین لە کوردستان لەگەڵ نەتەوەکانی تر وفعلا پەرلەمانی یەکەم کە بریاری جوانی شۆڕش ئۆپۆزیسیۆن بوو بەڵێ هەندێک بریاری جوانی هەبوو لە بۆ نەتەوەکان کە ئەمە دەرچووی ئەم پەرلەمانە بوون یەک لەوانە حوتی ئاب کە ڕۆژی شەهیدی ئاشووری دانرا بەرنامەی خوێندن بە زمانی دایک زمانی سریانی لە قوتابخانەکان دەستی پێ کرد چەندیاد و مناسبەی تایبەت بە نەتەوە بچووکەکان کە بە شێوەیەکی ڕسمی کران وەک وەزیر و وەک بەرپرس و ئەو شتانەشمان هەبوو لە ناو هەندێک ئەلقەکانی ئیدارەی هەرێم دەهۆت بەڵام جێگای داخە دوای ماوەیەک بەرەو دواوە چوین دەبواە بەرەو باشتر بڕۆین چکە بەڕاستی خۆی نەتەوە بچووکەکان هیچ جارە هیچ کاتێک خەتەریاتیان نییە لەسەر نەتەوە گەورەکان
ئەوە حقیقەتەکە بەعکسەوە چەندی مرتاح بنەتەوە بچووکەکان ئەوەلەن دیموکراتیەتەکە جوانترە بێ دومین ئەوان قووەتەک ئەبن لە بۆ نەتەوە گەورەکان بۆ گەیشتن بە مافە ڕەوایەکانی خۆ. ئێستا پێتان وایە ئەو بڕیارەی دادگای فیدرالی بەغداد ئەو دیموکراتەتی کرچ و کاڵ کردەوە لاوازی کردەوە نەک لاوازی کردەوە هەر بەجارێک ئەکسی لەسەردانە بە حقیقت وسببەکەش هەردوو حزبە گەورەکانی خۆمانن یان بەڕاستی پارتی و یەکەتی چکە ئەو تەجاذبەی لە نێوان ئەو دوو حزبانە و هەر یەکە دەگەڕا چۆن بتوانیت زیاتر سەیطرە بکاتن لەسەر وەزعی پەرلەمان ئەمە سەبەبەک بوون و هیچ تەنازولاتێکش نەبوو هەروەکو برادران باسییان کرد ئەگەر تەنازولیان بکرد بە باشتر بوو لەوەی کە ئێستا تەنازول ئەەکەین لە بۆ ئەڵلقەیە کە تا ئێستا نازانی دەگاتە چێن دەرێ ئەوە حقیقەتەکە ئەگەرنا فعلن پەرلەمان لە خەتەرە یعنی بە ناوی ئەو نەتەوە بچووکەکانە وایان کرد کە هەموو کوردستان ببیتە خەتەر کەواتە مەوزوعەکە ئێستاش معالەجەی زۆر زەحمەتترە لەوەی پێشوو ئەگەر هاتوو بە دایالۆگ لەگەر لە نێوان دوو حزبەکان لەوانەیە زۆر معالەجات دەبوو نەدەگەیشتینە ئەو حاڵەی ئێستا حاڵەی ئێستا خەسائری زیاترە بەڵام باشترە معالەجە بکرێت لەوەی کە ببینێت بۆ داهاتوویەکی خراپتر وەک کۆتا بە حقیقت محکمەی اتحادی لە بەرنامەی خۆی سڕی کە ئەمە مخالفەیە کە دەستوریە بەڵام ئێستا سێ پێشنیاز کراوە اختیاریان داناوە ئایا 5 کورسی بگەڕێنەوە یا ئەوە تا 11 کورسیەکە یان 5 کورسی بۆ هەموو کۆتاکان ئێوە چ دەڵێن لەسەر ئەو پێشنیازانە ئەمە هەتا ئێستا پێشنیارن برای عزیزم هەتا ئێستا پێشنیارن و محکمەی اتحادی تا حدێک بڕیاری خۆی داوە و ئەڵێ ئەوە قەطعیە باتە يعني ئێستا ئەگەر باسی کۆتاش بکەین ئەبێ لە ضمنی ئەو 100 مەقعدە بکەن خۆی 100 مەقعدەکەش نەدەبوایە 100 بی عەلەقە 101 باە چکە دەبی بە تاک بینە بەجوود عموما ئێستا هەردوو حزبەکان دەبی تەنازولاتی زیاتریان هەبی چکە لە مەقاعدی وان تا حدێک کەم ئەکرێ بەڵام چۆن کۆتایەکە ببیتە کۆتایەکی حەقیقی ممثلی حەقیقی لە ملەتەکە بێتە ناو پەرلەمان و باسی پێویستیەکانی ئەو ملەتە بکات لەو پەرلەمانە ئەوە گرنگە بۆ لە ساڵانی ڕابردوو باسییان نەکردووە بڵێ لە ساڵانی ڕابردوو باسییان نەکردووە باسکرایە بەڵام تا حدێک بەشێکی زۆری هامیشی بووە حقیقەتەن نەچوینە ناو جەوهەری مەسائلەکان و لەبەر ئەوە تەراکمادێش زۆرمان هەیە یعنی تەراکمی عاردمان ئەتا ئێستا ئەوە تەجاوزات لەسەر عاردەکانی مای دەکەن باشە پەرلەمان زۆر هەوڵی دا و لجان تشکیل بەڵام نەگەیشتە هیچ نەتیجێک لۆ چکە قووەتی ئەو 5 مەقعدە ئەو قووە یان ئەوە 11 مەقعدە ئەو قووەتە نەبوو لەبەر ئەوەی مربوط بن بە جیهاتی تر یعنی بەشێکیان بەشێک بوون لە دوو حزبە گەورەکان ئەمە ئیشکالە تۆ ئەگەر بێ بە ناوی ئەو ملەتە بە دەنگی ئەو ملەتە بێ ناو پەرلەمان مجبوری تۆ دیفاع لەو ملەتە بکەیت لە حەقی ئەو ملەتە بکەیت ئەمە ناڵێم هەموو شتەکان جێبەجێ دەکرێت 100% بەڵام هەنگاوێک ئەبی لە بۆ خزمەتی ئەو ملەتە کە ئەمەش هەدەفی کۆتەیە کۆتە خۆی تەمیزێکی ئیجابیە لە بۆ خزمەتی ئەو خەڵکە خاڵێکی ترەیە لە مۆزوعی لە بابەتی کۆتە حقیقەتەن ئێمە هەندێک جار مناقەشاتی وا دەکەین یان حزبە گەورەکان مناقەشەی وا دەکەن لەسەر بابەتی کۆتا هەتا لە مەسلحەتی وان بی ئێمە کۆتا هاتیە کە خەڵکانێکەیە لەو وڵاتە ناتوانن بە دەنگی عام بگەنە پەرلەمان کاکە کە کۆتەدا ئەنێی ئەبێ هەندێک خاڵیش دابنەی لە بۆ ئەوەی ئەو کۆتەیە لە دەستی دەرنەچیت ببیتە لایەکی لە بۆ خۆی ئەو ملەتە خۆی دەنگداتن لە بۆ ئەو خەڵکەی کە دێنە پەرلەمان ئەمە خاڵێک زۆر باسمان کرد بەڵام هیچ نەگەیشتنەتیجە گلەیەکانت هەمووی لە جێی خۆیەتی بەڵام با منوە تو گفتوگویەکی چۆن ببوورە من گلەیەکانت لە جێی خۆیەتی با گفتوگویەکی ڕاشکاو بکەین لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراقی ناو لێدەنەی یان ئەوە تا هەندێک جیهات دەڵێن پرۆسەی داگیرکردن با بن پێ دڵێم لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنەوە کریسیانەکانی عێراق ئەوەی چوو بۆ دەرەوە دەرباز بوو ئەوەی دی ئێستا چێ لە باشوور ماوە ڕێژەیەکی زۆر کەم باقیەکەی هەمووی لە هەرێمی کوردستانن ئەمن جاری پێشوش لە بەرنامەیەک باسم کرد کاک مەسعود بارزانی لە هۆڵێک لەگەڵ کریسیانەکان کۆبەوە ڕێک ئەو پەیامەیدا گوتی برایانی مەسیحی خاوەنی ئەم وڵاتن ئەگەر ئێمە خۆمان لە یەکتری جاکەینەوە دوژمنانی ئێمە لە یەکتر جاک ناکەنەوە باشە ئەو هەموو ڕێژە ئاوارە کریسیانە لێرە هەیە
کە دەنگدانەوەیەکی لەسەر ئاستی جیهان و ناوەندە ئاینە جیهانەکان فاتیکانە ناوەندی باڵای ئەرتەدۆکسە هەمووی دەنگدانەوەی هەبووە تەنانەت زۆر جاران بەڕێز پاپا یعنی چ بە سەردان چ بە لە مەراسیمی گەورە سوپاسی هەرێمی کوردستانی کردووە یعنی حقیقەتێکە قسەی من نییە ئەی بۆ ئەوانە لەبەرچاو ناگرن بزانە چ ڕێژەیەکی ئاوارەی کریستیان تۆ لێرەیە؟ باسی لایەنێک دەکەی ئەدی ئەو گرنگ نییە بابەت ئێستا ئەمە بابەتەکەمان کۆتەیە إيه. مش ئەزانم کوردستان باشترە لە بەغدا لە ئیدارە و لە عیلاقات و لە شتانە ئەمە خاڵێکی نا، من طبیعیە هەرویستم ئەگەر هاتو بەبیر بلین بێنمەوە. پێکەوە ژیان لە کوردستان هەیە ئەگەر هاتو بلین ئەمە هەمومان خەڵکی ئەو خاکەین غەریبی ئەو وڵاتە نین ئەوە نا، غەریب طبیعیە. نین، نەخێر، یعنی ئەو خاوەن فەضل وڵاتن. نییە لە کەس نا، هەتا نا. من باسی بکەم کە فەضل بی مەقسەدم ئاوارەکانە کە هاتنە هەرێمی کوردستان ئەوەرەکانش کە هاتنە ئێرە مەلجەیەکی تریان نەبوو بەڵام هاتنیان وەقتی بوو لێرە کاتی بوو نەدائیمی هەمیشەوی بەڵام ئێستا بەشی زۆریان ئێستا باوەشیان چوونە بۆ دەرەوە. کراوەتەوە لێرن بەشی زۆریان ئێستا چوونە دەرەوە من ناڵێم من ئێستا ئەتو بە مقارنە قسەکەی من بە مقارنە قسە ناکەم من دەڵێم لە نوێهەتەوە ئەمە لێرە ڕاپەڕین بووە لە نوێهەتەوە تا ئێستا زمانێکی درێژە ئەبوایە هەمومان لەگەل یەکتر دەرسمان وەرگت بە نەگەیشتی باینە ئەو حاڵەتەی ئێستا ئەمە لە ناوین بابەتەکەم ئەوەیە ئەگەر ناتوو بە مقارنە بلێ زۆر شت هەیە بەڵێ لە کوردستان زۆر باشترە لە لەوەی کە لە بەغدایە و لە جنوب و لە هەموو شوێنەکانە ئەمە کاکە 2000 ساڵە ئەوە 2000 ساڵە ملەتی ئێمە کە 70% بە زمانی سریانی قسەیان نەکرد لە میسۆپۆتامیا یان دەکوژرا یان دەرئەکرا یان ئەوایە ئاینەکەی بگۆڕی ئەگەر نا ئەو خەڵکە خۆتە بەخۆری نەکرد ئەو خەڵکە یەک لەو سیانەیە و ئێستا ئەم بە تەصنیفەوە دەتانە بڵێم ئەوە ئاشووری بووە ئێستا بووی تەشتێکی تر ئەوە حقیقەتەکە هەمومان ئینکاری ناکەین بەڵام تۆ لە بابەتی کۆتە کە بازەکەی با حەقی کۆتە بدەین کۆتە حقیقەتەکەی ئەوەیە ئەبێ خەڵکی خۆی بدان لە بۆ ئەو مەقعدە ئەوە لایەک لایتر ئایا ئەو دوو حزبە اتفاق ئەکەن کە لەو سەد مەقعدەی کە تهدید کرایە هەموو بە شوێنەکان و بە نازانچی ئەدەنە حسەی ئێمە و چۆن ئەیدەن بە چ ڕێگایەوەی کەدانراوە هەتا دیسە نەگەڕێتەوە سەر عینی حاڵەتەکە ئەوەیە مەبست دەست خۆشێ کاک دکتۆر ئەوەی کە لەبەردەستینە بە جۆرەی ئامارەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق 2,800,162 کەس لە هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان مافی دەنگدانیان هەیە لەو ژمارەشدا 2,672,043 کەس لە دەنگدانی گشتی و 216,119 کەسیش لە دەنگدانی تایبەت دەنگ دەدەن ئەو ئامارە دقیقە بەڵێ طبعا لەو ئاخیرانە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئامارێکی بەڵاو کردەوە و ئەم ئامارە گەیشتە بڵێن بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەوانە و ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان ئەم ئامارە لەگەڵ ئاماری پێشووتر بە تایبەتی ساڵی 2010 هەڵبژاردننی خولی پێنجەم پەرلەمانی کوردستان بێگومان ژمارەی دەنگدەران زۆر کەم بوویتەوە و ئەمە شتێک هەیە لە کۆمسیۆنی هەڵبژاردن پێی دەوترێت ئینتیشار واتە ژمارەی بڵێم بنکەکانی دەنگدان و وێستگەکانی دەنگدان و تەفاسیلیان ئەمە کەمکردنەوەی ژمارەی دەنگدەران وای کردیە کە ژمارەی وێزگەکانیش لە هەرێمی کوردستان کەم بکرێتەوە بەڕاستی ئەمە تەعاان هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە هەموو بەر لەوەی باسی هۆکارەکە بکەین جیاوازیەک هەیە لە نێوان یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە 2010 لەگەڵ ئەوەی کە ئێستا تطبیق دەکرێت لە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان دەنگدەری ملزەم نەکردووە کە کارتی دەنگدانی بایۆمەتری هەبێت ئەمە لە 2010 ئەوە جێبەجێ کرا بەڵام ئێستا کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق وەکو هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق دەنگدەری ملزەم کردووە کە دەبێت کارتی بایۆمەتری هەبێت ئەمە وای کردووە کە هەموو ئەو دەنگدەرانەی ناویان لە تۆماری دەنگدەرانەوە هەیە مابڵەی وەرگرتنەوەی یاخود ئەنجامدان و دروستکردنی کاتی بایۆمەتری نەکەن بۆیە ئەمە لە نەتیجەدا ژمارەی دەنگدەرانی کەم کردوتەوە طبعاً ئەم ئینتیشارە یاخود ژمارەی ئیتر بەڕاستی ئەمە قسەی زۆر لەسرە ئایا کە لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هاتووە دەڵێت هەر دەنگدەرێک تەمەنی 18 ساڵی تەواو کرد بێت و ئەم کێشانی نەبێت مافی دەنگدانی هەیە بەڵام تۆبەی
لەسەری فەرز بکەی کە دەبێت کارتی بایۆمەتری هەبێت بۆ نمونە کەسێک لە 2010 کارتی بایۆمەتری نەبووە بەشداری هەڵبژاردننی کردووە دەنجی بۆ کاندیداوە بۆ پەرلەمانی کوردستان بەڵام ئێستا هەمان ئەو کەسە کە کارتی نییە ناتوانێت دەنگ و ناوەکەشی لە تۆماری دەنگدەران دەرکراوە نەهاتۆتەوە لەبەرەوەی کارتی بایۆمەتری نییە ئەمە ڕێکارێکە ئێستا کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عراق لەسەری دەڕوات و پەیوەندی بە ئەلکترۆنیکردنی پرۆسەی هەڵبژاردنەوە هەیە و ئەگەر مەبەستیش نەزاهەت بێ پاکی پرۆسەی هەڵبژاردن بێ ئەمە جێگەی دەستخۆشیە بەڵام لایەنە نێرێنیەکەی لایەنە ئیجابیەکەی ئەوەیە ئەرێنەکەی بەڵام لایەنە نێرێنیەکەی ئەوەیە ژمارەیەکی زۆری بۆ نمونە ئەگەر ئەم کەلتورە ئەم سەقافەیە لەلایەن دەنگدەرەوە هەبێت بەشداری لە پرۆسەیەکی پاک و بێگەر بکات ئەمە وای کرد ئەم بە ئەلکترۆنیکردنی پرۆسەسەکە وای کرد کە ژمارەیەکی زۆری دەنگدەر نەتوانێت بەشداری پرۆسەی دەنگدان بکات ئەمە بنەما سەرچیەکەیە کە باسمان کرد ئازادی دەنگدەر کە نەک تەنیا پەیوەندی بە بەشداری پارتە سیاسیەکان و کۆمسیۆنەوە هەیە بەڵکو پەیوەندی بە دەنگدەرانیشەوە هەیە و پەیوەندی بە بنەمایەکی تریشەوەی هەیە کە پێی دەوترێت دادپەروەری تۆ بەهۆی هەبوونی میکانیزمێک ڕێگریت کرد لە بەردەم پیادەکردنی مافی دەنگدان لەلایەن هەندێک دەنگدەرەوە ئەمە نقطەیەک ئەوەی تر بەڕاستی دەمەوێت ئیشارەت بە خاڵێکی تر بکەم باسی هەرێمی کوردستان کرا طبعا هیچ جیهەتێک حتى بدادگای اتحادیشەوە بگرا ناتوانن هەرێمی کوردستان هەڵبوەشێنەوە ئەمە لە ڕووی یاسای دەستوریەوە ئەمە لە ڕووی قانونیەوە چونکی هەرێمی کوردستان ئێمە ئەگەر قسە لەسەر هەرێمی کوردستان بێت ئەگەر قسە لەسەر حکوومەت بێت و دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان بێت ئەمە بابەتێکی ترە بەڵام ئەگەر قسە لەسەر هەرێمی کوردستان بێت ئەمە لە دەستوری عێراق تەثبیت بووە بۆ تەثبیت بووە لەبەر ئەوەی پەیوەندی بە خەباتێکی ڕابردووی ئەمنەتەوە هەیە و کۆمەڵێک معادلاتی ناودەوڵەتیشی لەگەڵدا کە تاوەکو تەثبیت بووە ئێمە لە بیرمان نەچێت ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دوور نین لە 2007 بەڵام ئایا ئەو هەوڵەی کە کەرکووک و هەندێک مەناتقەکانی تر ئایا ئەمانە نیان دەتوانی زیاترش لەمە هەنگاو بنێن بەڵام بۆ نەیانتوانی طبعا هۆکار هەبوو یەک ئەم بەرگریەکە لە هەرێمی کوردستان هەبوو و دوو تەوەجوهی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەگەڵ نەبوو ئەمە لەلایەکی تر مەسەرەن زۆر جار ئێمە خۆمان مقارنە دەکەین بە سەدر ئایا پارتی بەشداری هەڵبژاردن ناکات سەدریش بەشداری هەڵبژاردننی نەکرد ئایا ئەمانە وەکو یەکە نەخێر ئەمە ئاسمان و ڕێسان جیاوازی هەیە لەبەر ئەوەی پارتی وەکو کاک و گریش ئیشارەتی پێدا لە ساڵی 92 کە هەڵبژاردن کراوە تاوەکو ئێستا هەر پارتی براوە بووەوە بەشداری کردووە لە تشکیلکردنی حکوومەت تاوەکو ئێستا و سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێمی لەلا بووە لە دوای 2005ەوە وەکو سەرۆکایەتی هەرێم بەڵام سەدڕیەکان بەم شێوەیە نەبوون فەرمو سەدڕیەکان سەحبیان کردەوە لە پەرلەمان بەڵام ئایا هیچ گۆڕانکاریەک لە ئەدای حکوومەت کرا لە وەزارەتی عراقیان بەنسبەت حەلبوسیش من پێم وایە بە هەمان شێوە ڕاستە تەوەقوعمان نەدەکرد ئەم خوتوەیە بەرامبەر بە حەلبوسی بکردرێتە بەر بەڵام ئایا حەلبوسی وەکو بۆ نمونە کەساتیەکانی تری هەرێمی کوردستانە نەخێر ئەمە جیاوازی نقطەیەکی تر ئایا ئێمە تەوەقوعمان دەکرد یعنی تەوەقوع نەکراوە پێشتر ئایا ئێمە تەوەقوعمان دەکرد پەرلەمانی کوردستان بەم شێوە محکمە ئیتیحادی بڕیاری لە دەربکات بەڵێ یەک لە بژاردەکان بوو یەک لە تەوەقوعەکان بوو لەبەر ئەوەی من لە سەرەتا باسی شتێکم کرد کە مدەی دەستوری و قانونیە هەر کاتێک نەک محکمە ئیتیحادی بەرامبەر پەرلەمانی کوردستان و بەرامبەر ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ئەم خوتوەیەی ئەم هەنگاوی وەرگر بەرامبەر ئەنجومەنی پارێزگاکانی عراق بەڕاستی لە هەرێمی کوردستان هەم بە نسبەت پەرلەمانی کوردستان هەم بە نسبەت ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەستەڵاتی یاسادانان پێم وایە هەڵەیان کرد ئەمەش طبعا متەئسیر بوو بە بەو بارودۆخە بەو ژینگەی کە لە هەرێمی کوردستانەوە هەیە بەویستی پارتە سیاسیەکان وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد بەڵام بە هەر حاڵ ئەمە قۆناغێک بوو ڕەت بوو پرسیار ئەوەیە وەکو کاک و گریش لە هەندێک لە مەجالەکانی ئیشارەتی پێکرد ئێمە چی بکەین ئێستا بێگومان هەڵبژاردن بەبێ پارتی دیموکراتی کوردستان ناکرێت هەڵبژاردن بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێت خۆ ئەگەر هات بە و هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان ئستعدادی تێدا هەبوو ئەو ڕێکارانە بگیرێنە بەر کە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت بەڵام بۆ نەیکرد لەبەر ئەوەی کاریگەری نەرێنی لەسەر هەرێمی کوردستاندا هەندێک لایەنی سیاسی ئامادە نەبوون هەڵبژاردن لەو کاتە بکەن ئللا
دوای تێپەڕبوونی هەندێ پرۆسس وەکو هەموارکردنی یاسای هەڵبژاردن و کارەکردنەوەی ئەنجومەنی کۆمیسارانش لە هەرێمی کوردستان بەستراوە بە هەموارکردنی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڵام ئێستا ئەو کات بۆ نمونە یەکێتی ئامادە نەبوو با ئەوها بە سەراحەت بڵێن و ئێستا پارتی ئامادەنیە ئەی چی بکەین و با ئەومان لە بیریش نەچێت مەسەلەن ئەگەر لە دەی شەش هەڵبژاردن نەکرێت لە هەفت ماوەی ئەنجومەنی کۆمیسارانیش بەسەر دەچێت و بالمناسبە من پێم وایە وەکو کەسێکی یاسایی ئەم تەمدیدەی کە بۆ ئەنجومەنی کۆمیسارانی بەغداش کرا ئەمە نادەستوری بوو بەڵام لەبەرەوەی لە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەیە بۆ ماوەیەکی دیاری کراوە نابێ نوێ بکرێتەوە بەڵام لەبەرەوەی ئیرادەیەک هەیە ئێرادەیەک هەبوو کە دەویست هەڵبژاردنەکان بکرێت بۆیە تانەش پێشکەش نەکرا و ئەگەر پێشکەشی کرابی محکەمی ئیتیحادیش بەو لەگەڵ ئەو تەوەجهە نەبوو کە ئەم تەمدیدە بۆ ئەنجومەنی کۆمیساران هەڵبوەشێنێتەوە بەڵام لە هەفت ئەوانیش ماوەیان تەواو دەبێت ئایا بژاردە جارێکی تر ماوەیان بۆ نوێ دەکرێتەوە تەمان ئەگەر ماوەیان بۆ نوێ بکرێتەوە ئەمە حالەتێکە و ئەگەر بۆشیان نوێ نەکرێتەوە ئەمە دەچینە ناو پرۆسسێکی تر دووبارە دانانەوەی دادوەرەکان ئەمەش پێویستی بەکاتە پێویستی بەڕێکارە و قسەیەکی تریش هەیە بەڕاستی کە دادوەردانەندرێنەوە هەندی حیزبی سیاسی عراقی پێیان وایە کە دەبێت گۆڕانکاری بکرێت کەسانی نادادوەر بەڵام کەسانی خاوەن ئەزمون خیبرا هەم لە ڕووی خیبڕەی وەزیفی هەم لە ڕووی خیبڕەی هەڵبژاردن دەبێت ئەمانە دابدرێت لە هەردوو حالەتەکە بەڕاستی ئێمە لەوانەیە مەسەلەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقش وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم نەتوانیت پرۆسەکە بەڕێوە ببات تاوەکو 2005 ئیتر ئێمە چی بکەین بەڕاستی زۆر بە کوردی زۆر گرنگە و دەکرێت لەبەر ئەوەی ئەمە یەکێتی و پارتی بە تایبەت دابنیشن و نەخشە ڕێگایەک دابنێن پرۆژەیەک دابنێن ئەمە لە ڕابردوش کراوە وەتوانی و یانە بەسەر کۆسپ و تەگەرە و کێشەی زۆر لەوە زیاتر زاڵ ببن هەردووکیان بەیەکەوە نەخشە ڕێگایەک دابنێن پرۆژەیەک دابنێن با لە هەرێمی کوردستان ڕاستە ئەنجومەنی کۆمیساران لە هەرێمی کوردستان ماوەی بەسەر چووە بەڵام بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن وجودی هەیە ئێمە فەرمانبەرانمان هەن ئۆفیسی پارێزگاکانمان هەن خبرەیەکی باش هەیە بۆیە دەکرێت بۆ نمونە دەستەیەکی دادوەری لە هەرێمی کوردستان کام دادوەر پێیان وایە لە ڕووی بێلانیەوە زۆر بە بێلانی هەڵسو کردووی کردووە لە ڕابردوخۆ ئەم دادوەرانە ماشەڵڵا لە هەرێمی کوردستان زۆرن بابێن بۆ دەرچوون لەم بارودۆخە ئەمە لە ئەگەری بەڵێم تەوابوونی ماوەی ئەنجومەنی کۆمیساریانی بەغدا و ئەکتیڤ نەکردنەوەی بابێن سەرپەرشتی هەڵبژاردننی هەرێمی کوردستان دەستخۆش کاک هۆگر لە ماوەی ڕابردوو چەندین جار نوێنەرایەتی UN هات سەردانی سەرکردایەتی سیاسی کوردستانی کرد چەند جارێک سەردانی با بڵێن قونسوڵی ئەمریکاش سەردانی کرا لەسەر ئەو پرسانە پێتان وایە ئەم جارە پرۆسەکە ئەگەر بەڕێوە بچێ UN دەتوانێت ڕۆلی خۆی ببینێ لە ناوی یا ئەوە تا هەر ئەو تاکتیکەی کە دانراوە و با بڵین وەکو دەڵێ ئێستا مانگ سەر لە ئێوارەوە دیارە ئەوەی کە ئێستا هەیە کە پارتی با بڵین بڕیاری داوە بەشداری نەکاو ینی بە کوردیەکەی خۆمان کورسەکان دانراوە بەخشراوەتەوە UN دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێتەوە لە عێراق معلومە لە پاش خۆپێشاندانەکانی عێراق و بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش و بە داواکردنی عێراق ڕۆلی UN لە پرۆسە هەڵبژاردن جگە لە ڕۆلی ڕاوێژ و هاوکاری تەکنیکی گۆڕا بۆ شێوازێک کە پێی دەڵێن چاودێریکردن چونکە سەرپەرشتیکردن دەبووە قلت لە سیادە بۆیە چوون بە مهمەیەکی تری بۆ زیادکرە کە چاودێری بکە و هەمووشمان بینیمان بلاسخارد لە دوای هەڵبژاردننی 2021 راپۆرتێکی تایبەتی لە ئەنجومەنی ئاسایش لە بەرەوەی ئەو ویلایەتەی پێدراوە بۆیە ئەوان ئامادەن لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی کاراتر ببینن لەوەی کە لە ڕابردووە بووە و ئەو ڕۆڵەشیان بینیوە لە مفاوزاتەکان هەبوون ئێستا لەو گفتوگویانەی کراوە پێشنیاریان تەقدیم کردووە و بۆ زانین مەسەلەن ئەوە زۆر با بڵین حاڵەتێکی تایبەتە کە تیمی تقنی یا پسپۆڕەکانی UN هاتن لەگەڵ دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان دانیشتن تەنانەت نەک لەگە سەرۆکاتێرم لەگەر حیزبەکەش دادنیشت بۆی گویان لێ بگرن تێبینیەکانیان چێ و ئیطمئینانیان بدەنێ کە پرۆسەکە بە باشی بەڕێوە دەچێت بۆیە بە تەسەوری من UN ئەوەی خۆت گوتت لە ڕابردووش قسەی هەبووە
هەمومان ئەو چیرۆکەمان لەبیرە کە بلاس خارد بەڕوونی بە هەموو سەرکردەکانی هەرێمی کوردستانی گوت دەبێت هەڵبژاردن بکەن. سەرۆکی UN هەمووی گۆتەرەس کە هاتە هەرێمی کوردستان لە خاڵی دووەمیدا گوتی دەبێت هەڵبژاردن بکەن. بەواتایەکتر ئەوەی دەمەوێت بیڵێم چییە؟ مادام UN هەیە ئەو دامەزراوانە هەن حقیقەتەن دواخستنی هەڵبژاردن ئیلا ئەجل غێر موسەما ینی وەقتێکی نادیار هەرکەیبی زەرەرێکی گەورەتر بە کیانی هەرێمی کوردستان و کاتێک باسم لەوە کرد کیانی هەرێمی کوردستان لە ژێر مەترسیدایە مثلەن مەبەست لەوە کیان لە ڕووی دەستوریەوە هەرێم چار پارێزگا و ئەوانە نییە نظامە سیاسیەکەیەتی چونکە نظامی سیاسی لە هەرێمی کوردستان نظامی پەرلەمانیە ئێستا پەرلەمانەکەی هەڵوەشاوەتەوە مەبەستم کە زەرەر لە هەرێم دەدەین یان لە کیانی هەرێم دەین هیچ زور نییە بەیانی بڕیارێکیش دەرچی لە محکمەی اتحادی بڵێ تعامل لەگەڵ حکوومەتی هەرێم مەکە لە بەرەو شەرعیەتی نییە بەدڵنیایی ئێمە بۆ دەچین ئەمن هەر گەشتبینم هیوادارم هەر بۆ گەشتبینێ بمێنێ منیش ئەو کاتە گەشتبین دەمکەم و ئەشێرەکانی گەشە سندن یا باشبوونی بارودۆخی هەرێم باشتر دەبی ئەمنیش 2 ڕۆژ گەشتبینم و 3 ڕۆژ ناگەشتبینم چکە گوتارەکان دەبینم مەسەڵەن ئەو ڕۆژانێک کە دەبینم جهودێکەیە بۆی هاوبەش بن و بەیەکەوە بیرۆکەکان بچێتە بێش یعنی حتا ئەوەی کاک دکتۆر گوتی بۆ زانینت کاک سەید سەرۆکاتی هەرێم سەرپەرشتی ئەو گفتوگویانەی کرد لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان خۆ لە خۆشی نییە هێز و لایەنە سیاسیەکانی ناو هەرێمی کوردستان تێبینیان لەسەر پرۆسەکانەیە تێبینیەکان لەگەڵ یەک چارەسەرکەن لە ناو خۆ چارەسەریکەن باشترە بیبەنە دەرەوە وەکو ماڵەکەی توێ تۆ کێشەت لە ناو ماڵی خۆتەیە هەتا پێت بکرێت لە ناو ماڵی خۆت چارێکی نەیبێ لای خوشکوبراکانت باز لە خوشکوبرا دەکەم کە چەند خوێن نەک جیرانەکەت ئەوەی کە ئێستا گوزەر دەکات لە هەرێمی کوردستان بەداخەوە دەبی بیڵێین ناکرێ بیشارینەوە بڵێن وانە چونکە وەکوۆیە تو نەخۆش بچێ لای دکتۆر زگت بێشی بڵێ قاچم دێشی دکتۆر تەشخیصێکی غەڵەتی بۆ دادەن دەزانێت یەکگرتووی هەوێنی هیچ گومانتە هەر ئەوەشە ئەوەی کە کاکتۆر گوتی چی بکەین یان بەڕێی من ینی گرنگە لەو بەرنامەیە بگوترێ ئێمە 3 بازنەمان هەیە بازنەی یەکەم ناوخۆی هەرێمی کوردستانە تا ناوخۆی هەرێمی کوردستان بە شێوەیەک ڕێک نەخەینەوە ناتوانین بچین بە دۆستەکانیشمان برێن بڕوا بکە من لە ڕاوێژکارێکی جەنابی سوودانیم بیست لەسەر موچە و ناموچە و هەرێم بیداونەدا هاتە هەولێر دوای چۆ سلێمانی ڕاوێژکارەکە پێی گوتم ینی سوودانیش حایر مابوو ئەو دەیەوێت شتێک بکە دەیەوێت ئەو ئیتیلافە بەردەوام بێ کێشەی تێ نەکەوێ بەس چۆن یەکێتی و چۆن پارتی ڕازیکە ینی ئەویش محەیر ماوە پێی ڕازی ناکرن بزانە ئەوە ناوخۆیەکەیە کە ناوخۆیەکەمان ڕێکخست دەتوانین لە عێراق دۆستمان هەیە ئێمە بە دۆستنین بەو تەفاعولەی تو گوتت ئەوجە دەچین لەگەڵ دۆستەکانمان لە عێراق دەین لە سیاسەتیش وازەحە ئێمە پشتگیری لە ئێوە دەکەین لە هەندێک خاڵ ئێوەش پشتگیری ئێمە دەکەین اینجا دەچینە بازنەی سێم بەڵێ بازنەی سێم کە بازنەی هەرێمایەتی و نێودەوڵەتیە کاک سەید ئەوەی سیاست لە هەرێمی کوردستان دەکا حقیقەت نادیدەی ئەنقەرە و تاران و بەغدا و ڕیاض و ئەوانە بگری سیاسەتی پێ ناکرێ اینجا دەچین واشنگتنی دەوری هەیە ڕوسیاش دەوری هەیە مۆسکۆش دەوری هەیە سیاستکردن ئەوە لەسەر ئەمن ممکن ئەوانەی گوێمان لێ دەگرن ئەوان لەمە سیاسی تر بن ئێمە لە ڕووی هونەریەوە لە بوارێک شارەزاییمان هەیە بەڵام حقیقەت بمانەوێ یەکەم هەنگاو لە ناو خۆ دەبێت کۆدەنگ بین لەوەی دامەزراوەکانی هەرێم وەک خۆیان بمێنن پارێزگاریان لێ بکەین چونکە دڵنیات دەکەم ئەگەر ببێتە پارێزگاش ئەو وەزن و سەنگەی نابیت یەکێتی نیشتیمانی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانەوە بەهێزە بە یەکگرتو و بە کۆمەڵ بە هێز و پێکاتەی گەلی کوردستان بەهێزە پارتی دیموکراتی کوردستانیش بەهێزیەکەی لە هێزی ئەوانی تردایە عکسەکەیشی ڕاستە بۆیە ئەم پرۆسەیە جارێککە وەکو ناوی لێنی نیدا بەرنامەکەی تو با بێتە هەوێنی ئەوە کاکە ئەمن لە بەرنامەیەک کەش گوتم پارتی دەست پێش خەری ناکە دڵی زوێرە ڕازی نییە بڕیارەکان بەدڵی ئەو دەرنەچووە یەکێتی تو دەست پێش خەری بکە یەکێتی ئەتو پارتی داوەتکە کاکە یەکێتی و پارتی ڕازین یەکگرت و کۆمەڵ هەمومان دەزانین بارودۆخێک لە هەرێم هەیە ڕۆژی بە ڕۆژێ خراترە بی باشتر نابی فەوەرن بەڕێی من سیاسەتمەداری سەرکەوتو ئەوەیە لەم قۆناغانە هەرێم ڕزگار بکە چکەمە لە خۆشی دابین و هەموو دنیا باش بی و عیلاقەمان باش بی و چ حکمەتی تێدانێت و بە باشی بەڕێوە ببی ئێستا قۆناغی ئەوەیە دەست پێش خەری بکەین ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی جەنابەت لە بەرنامەکەت هەمومان دەبێ ئاراستەکەمان بێکەوە ئاراستەکە بگۆڕینهانیان پاڵیان پێوەگنەی پیان بڵێن چکە ئەمن ئەگەر بڕوا بکە کاک سەید بڕوایەکی کەم هەبە ینی دەمگوت لێرە دەمگوت بەس لە قۆناغی ئێستادا
خۆ ناکرێت باڵێ هەوڵدەین لە علمی لێشان انتخابات نزیکەینەوە یەکێک لە ئەوە پرەنسیپە هەرەمی مەکانی دیموکراسی و علمی انتخابات ئەوەیە کە ئاڵوگۆڕی دەسەڵاتی ئاشتی خوازانە هەبی ڕاست، ناکرێت ڕاست. پارتی وێچێتی هەتا ژیان مای ئەوان هەر حکوومەت بن چۆ خۆمەلەچێت نییە بەڵام لەم قۆناغا لە ئێستادا لە هەر یەکێکی بپرسی خوێندەواری هەبی یا پرۆفیسۆری یاری دەدەربی لە زانکۆ هەر ئەو قسەی من و تو دەکاتەوە کە لە قۆناغەدا بەبێ بەیەکەوەی دەست خۆش بە کۆتایی بەرنامەکەم بدەمەوە کاک ئەکەت دیارە هەموو هێز و لایەنە سیاسەکانی پێگادەی کریسیان هەمووی لەگەڵ پارتی کۆدەنگ بوون بڕیاریان داوە بەشداری پرۆسەی هەڵبژاردن نەکەن هەر بایکۆتی بکەن بەڵام پێما بێ هێزێک بەتەمایە هێزێک لە پێگاتەکانی تورکمان بە تاحدید و ئەبزانم بەرەی تورکمانیا نیازی هەیە بەشداری بکە ئێوە قسەتان لەگەڵ کردوون یان کاریگەری نابێت لەسەرەوەی کە ئێوە ئەو بایکۆتتان کردووە ئەوانە وەکو کۆتاکان بچنە خۆیان بدەنە بەر هەڵبژاردنەکە کاریگەری نابێت لەسەر ئێوە من خاڵک هەیە ئەمێ بە وازحی باسی بکەم تەواجودی کەمەنەتەواییەکان ینی مەسیحیەکان کە دو ئاشووری سریان گوندەکانیان شوێنەکانیان بەشی زۆریان لە هەولێر و دهۆکە ئەمە واقعێکی جوغرافیە یعنی ئەمە ناتوانین بڵین لە سلێمانی ئەوەندە گوندمان هەیە کە نییە بابەتی دابشکردنی کۆتە سوبەی دزبەی ئەگەر دابش بکرێتن بەسەر سلێمانی و بەسەر هەولێر بە هەر شێوەیەک بی بە تەسەووری من ئەمەش غوبنێکە لە بۆ نەتەوە بچووکەکان بەڵام ئەگەر ممکنە دائیرەک بکرێتن بابەتی کۆتا ئەوە مۆزوعێکی ترە ئێمە بڵێ ئێستا بەشداری بریاری بەشدار بوونمان نەداوە بەشداری ناکەین کە بەو شێوەیە کە ئێستاە بەڵام ئەگەر هات و شتی نوێت هاتە پێش و معالەجاتی فعلی و کە هەردوو حزبەکانیش پێی رازی بن تەسەوڕەکەم لەوانەیە مووقفێکی ترمان هەبی لەوانەیە ڕێیەکی ترمان هەبی لە هەندێشت بەنسبەت برا تورکمان بەرەی تورکمانی دەبانەوە ڕێی خۆیانە و خۆیان بریاریان داوە کە بەشدار بەوانیش پێگاتە پێکاتەیەکن بەڵام بریاری خۆیانە و قسەشمان لەگەلیان کردووە وتیان ئەمە بەشدارەکەین ئەگەر بەم شێوە بی و بە هەر شێوەیەک بی ئەمە بەشداری ئەو هەڵبژاردن ناکەین بینە خاڵێکی تر بە حقیقت حزبەکانی دروستکراو کە لە ناو کوردستان ئەوەش تەسیرێکی سلبی یان هەبوو لە هەموو پرۆسەکان بەڕاستی خۆزگە بەدواچوونەوە هەبیتن لە بۆ هەموو شتەکان با چکە دنیا ئێستا بەڕاستی دنیایەکە هەموو خەڵک ئەزانی لە هەر جێگایەک بی حقائق چیەت نییە یعنی شاردنی ئەم شتانە بە حقیقت هیچ لە قازانجی کوردستان نییە لە قازانجی هەموو نەتەوەکان بە دەرەجە یەکەم ملەتی کورد و دوایی ملەتەکانی تر ئەمە پێشان بەشانی یەک لە هەموو مەراحلی پێشوو نضالمان کردووە و زەرەرمان وەرگتووە و مەشاکلمان بووە ئێستا کە ئەو وەزعی ئێمە بەدەستمانە هیوادارین وا بکەین کە خزمەتی هەموو لایەنەکان بیتن و قووەتێک بیت نەتەوە بچووکەکانیش قووەتێک بن لە بۆ پێشکەوتنی کوردستان وەکو باسییان کرد برادران وتیان بەبێ پارتی یەکەتی ئەم بە تەسەوری من بەبێ نەتەوە بچووکەکانیش باوەرت هەبی دیموقراتیەتی حەقیقی لە کوردستان دەستەکانت خۆش بێ ئەمن لە کۆنتترۆل پێیان وتم بەنامەکەم کۆتایی پێهادەنا هەم بابەتە گەنگەشەی زۆرتری دەویست بەتاکی جارشکە سوپاس بۆ ئێوەی بەڕێز کە لوتفتان نواند هاتنە پرۆگرامەکەم بەخێر بێن سەر چاوەند دووبارە سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان بیست ساریش کە تاوە گوێستا لەگەڵم بوون بە هیوای لێکتر نزیک بوونەوەی هێز و لایەنە سیاسیە کوردستانەکان و کۆدەنجی و یەکدەنجیان هەمیشە داشات.